تاکو ئەم ڕوونەهەیەکە بەتر بخنە سەر سەردانە شاندا بەرە ئاشتی و ئازادیە بۆ مۆسکوا پایتەختە رووسیا زەبرە خودمەیە جەم یەکژێ ئەندامێن شاندێ بڕێزە ئەسلێمان ئۆسۆ ئەندامێ دەستەیە سەرۆکاتە ئەنجومەن نیشتیمانیە کورد مامۆستا سلێمان دەمباش ئەگەر دەستپێکە دە بەحسە بە خوێندنێ بکێ کە هەرچەندە هاتیە ڕاگەهاندن و لەسەر بە خوێندنەکە فەرمیە رووسایە لێ بنەریناتە ئەب بە خوێندن ژاری رووسیا بە ئژبەر چه هاتەکردن کەرەمکە سپاس هەموو تەماشاوانی تەرێ گەلێک سپاس کەرەمکە بەلێ مامۆستا سلێمان کەرەم سپاس ئیشتەو هەموو تەماشاوانی تەرێ بڕاستی ئەv یعنی شاند چارچەوە کار و بارێ ئەنیا ئاشتی و ئازادیێ ئاگۆ چێبوو وەک بێهات ڕاگەهاندن یعنی پرۆژە پرۆگرامێک خواردانی وێ تێکیلیە بە هەموو دەولەتێن تێکلدار بە کریزا سووریێ وێ تێکیلیا بکە وێ دیتنا بکەش بۆ زوارە بدە خوێنێکردن ئەسبابێ ئاواکردنا وەک دەبێ گرنگی ئاواکردنا vê ئەنیێ ئادودا یعنی گرنگیا وێ نووسێ مکەویناتێ سەرەکە سێ پێکهاتیان سەرەکە تێدەنێ کورد عەرەب سوریان بڕاستی گرنگی مەزنێ ئادودا دەنگی خۆ بگینن وان دەولەتێ تێکردان ji bo çareserî yani wek dibê zûkirina çareserkirina siyasî di Sûriyeyê bi tecrübe hatkirin û çareserî askerî ticaret netîce nayne tu berhema nayne berî anha مامۆستا سلێمان berî anha kerem بەس ez dixwazim tu cihê internetê heye dixwe nêzik bikê ji ber dengê te hinekî دووبارە نەبزەلالی هێشت ئەگەر خۆش هێلا ئەتەرنێتێ نێزیک بکە و کەرەمکە مەگۆ ئەv شاند ئیطارێ کاروبارێ vê cebhêdeyî got bigihêvan dewletên têkildar bi krîza Sûrî re û dengê xwe bigîn wan giringiya avakirina cebha ئاشتی و ئازادیە باشە مامۆستا سلێمان دجڤینە دەیاک و کوون هەرن هاتیە دەست نیشانکردن گەر بەرپرسیان ڕووسی هونێلگەرکی بجڤن و مژارن و هاتنە دەست نیشانکردن چ جۆرە مژارن و هون گوت و بێش بکەن گەلوان بەرپرسیارن ڕووسی وەک مەگۆ ینی پرۆگرام ئەو مژارên سەرەکەیە گفتوگۆ ببن کریزا سووریە چارەسەرکردنا سیاسی سووری دێ ئەم وەک vê ئەنیا گۆنه ئاوا بوویە منوش بۆ چاتی ئاواکردن ئەم دەنگێ خۆ بگینن وان دەولەتان و ملەتێ me di Sûriye de tevayî nemavê yenî zehmetiyê tehmûl dike divê yenî di zûtirîn dem de çareserkirinek siyasî bêkirin berî anha me dîtinek bi nûnera Wezareta Xariçî Amerîkî di Rojhilat û yenî Ferhat çêkir îro va em ê dîtinekê bi Wezîrê Derveyê Rûsî bikin herwiha û kesê Opêr Bogdanov û taqimê wî tevayî em ê jî li wan guhdarî bikin ji ber em bînin Rûsya dewletek gelekî giringiya wê heyê di çareserkirina siyasî de di Sûriye de em bêvîn em karibin yanî bi netîcakê derkevin ew bi tişna derkevin û ew jî sozekê bidin me û yanî acele bikin di vê meselê gelek spas ji bo mamosta Slêman Oso endamê desteya serokatiya Encûmena Niştimaniya Kurd li Sûriyê ku te li gel min bûyî gelek spas.